نۆرەگرتنی شۆفێرانە بۆ وەرگرتنی بەنزینە عێراقیەکە بۆی خواستی زۆری بەنزین و قەرەباڵغی سەری شۆفێران قایمقامیەتی هەڵەبجە سیستەمی تاک و جووتی بۆ دابەشکردنی بەنزین خستە بواری جێبەجێکردنەوە. قەیرانە هەر بەردەوامە بێ بۆچی بەردەوامە بێ کەسێک نییە یعنی بەڕاستی لەسەر ئەم قەیرانە قسە بکە هەر ئەوەیە کۆمەڵی قسەیەکە و لە کۆڵی خۆیەکات و ڕاگەاندنەکان ڕازیەکە ئەو ڕاگەاندنەکەیەتە لای بەدڵی ئەو قسەیەکە ئەنا کەسێک نییە پاڵپشتی خەڵکەکە بێ. ئەوە چ وەزایەکە و میلەتە سەیریکاوە خەڵک بژێوی ژیانی لەسەر تەکسیەکە ئەبێ تا ئێوارە بوەسێەوە بە تێنێکە لە سەرەی بەنزین وەساوی نزیک ساعتێ بێ ئەش بە تاکە جینا زیاترە بێ بوەست لەوەجە لە هەفتەیەکە یەک جار بەنزینم بەرکەوێ بەسمە ئەم تاکو جووتە ئەم سیستەمی 40 لیترە ئەوەی کە کارتی زانیاری هەڵەبجە بێ وەڵێ ئێمە حەزەکەین بەنزینەکەونە زۆر بێ بەشی هەموو دەوروبەری هەڵەبجە بکە. قایمقامی هەڵەبجە ئاماژە بۆ دەکات ڕەوشێنەکان بۆ نێشتنی قەرەباڵغی بەنزینخانەکان دەگرنە بەر لە ئایندەدا بە کارتی زیرەک بەنزین لە بەنزینخانەکان دابەش دەکرێت. ئێمە لەبەرەوەی خواست لەسەر ئەو بەنزینە زۆرە هەم بەنزینەکەی باشە هەم سعرەکەشی کەمە بۆ وەزعی دارایی تاکی هەڵەبجە بۆ ئەم بارودۆخە باشە. ئێمە سەرەتا قەڵەباڵغێکی زۆرمان هەبوو دواتر وامان لەکری بەستەنها خەڵکی پارێزگای هەڵەبجەکە بە داوای لێبوردنەوەی ئێمە حەزمان لەو بابەتە نیە بەڵام هەستمانەکە لە دەرەوەی شار زۆر خەڵکێت و قەڵەباڵغی دروستەکات و خەڵکی ناو شارەکە مستەفید نابێ و دواتریش سکردومان بە سیستمی تاک و جووت لە ئایندە شاکار لەوە ئەکەین کە بیکەین بە کارتی زیرەک ئەو کاتە هەموو کەس مافی خۆی وەرەگرێت و کەس زیادە وەرناگرێت. بەردەوامی قەیرانی سوتەمەنی و بەنزین بە تایبەتی تەواو وڵاتیان و شۆفێرانی نیگەران کردووە. بەرپرسانی حکوومەتی هەرێم تا ئێستا نەیانتوانیوە قەیرانەکان لەسەر وڵاتیان کەم بکەنەوە ئەو بەڵێنانەی داویانە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان بێکردار ماوەتەوە. ڕۆژانە شۆفێران چەندین سەعات بۆ وەرگرتنی بەنزین لەسەرەدا دەمێننەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.